إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، مسلمان لەسەر زەویە کار ئەکات، ئیش ئەکات، کاسبی ئەکا تاوەکو ئینسانیەتی خۆی بپارێزێت، چونکە ئێمەی ئینسان لەسەر زەویە کەسێکی مکەلەفین، مرۆڤێکی مەخلووقێکی مکەلەفین وەکو مەخلووقاتەکانی تر نییە. ئێمە خوای تەعالە ئەمانەتێک و ڕیسالەتێک و پەیامێکی بەسەر شانمانە داوە، ئەبێ هەوڵ بدەین ئەو پەیامەی خوای گەورە جێبەجێ بکەین. یعنی ئێمە خوای جیاواز لە مەخلووقاتەکانی تر، ئێمەی مرۆڤ خوای تەعالە کردومانێتێ خاوەن پەیام، ئەو پەیامەی خوای گەورە بەجێ نایە ئیلا بەکردەوەی چاکە و بە عەمەلی چاکە نەبێ. هەروەها یەکێک لە ڕیسالە و پەیامەکانی ئێمە خۆشەویستەکانم کە جێبەجێ بکەین لەسەر زەویە ئەوەیە سەرزەوی ئاوەدان کەینەوە بە تاعەتی خوای پەروەردگار. یعنی یەکێک لەو پەیامەی کە خوا بە ئێمەی بەخشیوە ئەوەیە کە ئێمە لەسەر زەویە کار بکەین، ئیش بکەین بۆ ئەوەی ئاوەدانی کەینەوە، بەڵام بە ڕێگای شەرعی، بەو شێوازەی کە خوای پەروەردگار داوای کردووە. بەکردەوەی چاک ئینسانی مسلمان ئەتوانێت فەرزەکانی خوا بەجێ بێنێ، زەکات، حەج، کارەکانی تر، بەشداریکردن لە پرۆژە خەیریەکانە لەسەر زەویە، یارمەتیدانی فەقیر و هەژاران، بەجێهێنانی سڵەی و ڕەحم و پەیوەندی خزمایەتی، ئەمە هەمووی بە پارە ئەکرێ، میێوانداری، ئەمە هەمووی بە پارە ئەکرێ. جا ئینسانی مسلمان کە بە ڕێگای حەڵاڵ ئەمانە بەدەست دێنێ، ئەوە هەمووی عیبادەتە، و باشترین پارە ئەو پارەیە کە لە ژێر دەستی پیاوی ئیمانداری ساڵحا بێ. نعم المال الصالح للرجل الصالح. نابێ ئینسانی مسلمان خۆی بگرێتەوە لە کاسبی و ئیش نەکاو بڵێ یاڵە هەرچۆن بێ بەس ئینسان ئەوە دەرکا کە نانسکەی ڕۆژانەی بێتر کافیە. وان نییە برا بەڕێزەکانم. ئەی دوایی پارە و پولەکەوێ بەدەستی کێ؟ مامۆستایەکی بەڕێزم ڕۆژێکیان لە مالیزیایە، ئێستا لەوێ لە زانکۆی ئیسلامی لە مالیزیا دەرسەداتەوە، وتی مالیزیا دەوڵەتێکی ئیسلامیە، زیاد لە 60 تقریبا لە سەتی ئیسلامە، باقیەکەیشی سینین، یعنی بوذین، دیانەتێکی غەیری ئیسلام. وتی مسلمانان لەوێ دائما خۆیان ئەگرنەوە لە شتەکان، لە کار و کاسبی، لەوەی کەوا پارەی باشیان بەدەستکەوێت، لەوەی کەوا ئیش بکەن، کاسبی بکەن، تجارەت بکەن. مسلمانان دائما خۆیان ئەگرتەوە. ئەیوت ئێستا ئەو وڵاتە کە وڵاتێکی ئیسلامیە کە شانازیە بۆ هەموو مسلمان، وڵاتێکی پێشکەوتووە، ئەیوت خەریکە سینیەکان کە کەمینەن لەوێ زاڵ ببن بەسەر مسلمانانە، لەبەر ئەوەی پارە و پولەکە خەریکە هەموو کردێتە دەستی سینیەکان. مسلمانان هە خۆیان ئەگرنە دواوە. و ئەزانن پارە حرام ئەگەر ئینسان هەوڵی بۆ بدە. نەبرا بەڕێزەکانم،
پارە حرامە ئەگەر بە ڕێگای حرام هەوڵی بۆ بدەیت، بەڵام پارە حەڵاڵە و پاکە و بەڵکو بگرە. زۆر جار ئەڕاتە بابی واجباتیشەوە ئەگەر بە ڕێگای حەڵاڵ و بە ڕێگای مەشروع هەوڵی بۆ بدەیت و پەیدای بکەیت. هەر لەبەر ئەوەیە کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەمرمان پێ ئەکا بە نەفەقەکردن لە ماڵی حەڵاڵ، بە خێرکردن لە ماڵی حەڵاڵ. جا ئەگەر تۆ ماڵی حەڵاڵت نەبێتر خێر چۆنەکەی؟ هەروەها لەگەڵ جیهاد لە پێناوی خوای تەعالایە خوای گەورە باسی کردووە. هل سورة مزملة أخوي تعالى أفرمي وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله، يعني أوانيك كاسبي أكن تجارت أكن باربيا أكن، وآخرون يقاتلون في سبيل الله. لقل أو جنگاورانك سيني خوان خصوتا برقل لبران بربا دجمن تاوكو دين وخاكو نشتمانا باريزن لقل كابرايك كاسبي أكا وتجارت أكا وباري حلال دركا خواوكو يكباس يعني كردوها أو الروح يا لخطراتا أميش ماندوو ئەبێ و کاسبی ئەکاو ئەو ئەپارێزێ کە لەوێ جیهادەکا لە پێناوی خوایە، و هەروەها ماڵ و مناڵەکەشی ئەپارێزێ کە لە ناو ئێمەیان بە یارمەتیدان و بە هاوکاریکردن و بەوەی کە نەیڵێ محتاجی خەڵک بن. فەرقی نییە. و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە هەر ئەمە جەخت لەسەر ئەمە ئەکاتەوە. ڕۆژێکیان کابرایەک دای بەلای پێغەمبەر و ئەسحابەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم تێپەڕ بوو بەلایەنە. کابرا گورجوگۆڵی پێوە دیار بوو. یەکێک لە ئەسحابەکان فەرمووی ئەی پێغەمبەری خوا خۆزگا ئەم گورجوگۆڵی ئەم پیاوە لە پێناوی خوایە بەکاری دێنێ، یعنی ئەم گورجوگۆڵیە لە بەرامبەر بە دوژمن بەکاری دێنێ تا دیفاع لە دین و لە خاکی مسلمانان بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر ئەو کابرایە ئەو گورجوگۆڵیە بەکار بێنێ تاوەکو داوێنی خۆی لە حرام بپارێزێت، تاوەکو ڕووی خۆی لە حرام بپارێزێ بەوەی سوال بکاو لە خەڵک بپارێتەوە، ئەویش هەر لە پێناوی خوایە، ئەویش وەکو جیهاد وایە. ئەگەر ئەو کابرایە ئەو کاسبیە ئەو هەوڵدانەی بۆ ئەوە بێ ماڵ و مناڵی لە دەستپانەوەکردن و لە سوالکردن بپارێزێ، یعنی ماڵ و مناڵی تێر بکە، ئەویش هەر لە پێناوی خوایە. ئەگەر ئەو کابرایە هەوڵ بدا تاوەکو دایک و باوکی محتاجی خەڵک نەبن، ئەویش هەر لێ پێناوی خوایە. بەڵام ئەگەر ئەو کابرایە بۆ ئەوە کۆشش بکە کە سبەی فیس بەسەر مسلمانانەوە بکا بەو پارەی کە هەیەی، ئاوە لە پێناوی شەیتانایە. یعنی پارەکە مادام لە ڕێگای حەق و لە ڕێگای چاکە بەکارتێ جیهادە و غەزایە و لە پێناوی خوایە، فەرقی نییە. لە قورئانە خوای تەعالا لە چەندین شوێنە ئەمرمان پێەکا کەوا ئێمە کاسبی بکەین، هەوڵ بدەین، پارە پەیاکەین. خوای تەعالا لە باسی نوێژی جمعەیە ئەفەرمێ لە کاتی نوێژی جمعە کڕین و فرۆشتن حرامە، بڕۆن دەمی بانگی جمعە و نوێژەکانتانەوە، یعنی عیبادەتەکە نەفەوتێ. پاشان کە نوێژی جمعە تەواو بوو خوای تەعالا ئەفەرمێ فەئیذا قوضیەتی الصەلات، ئەگەر نوێژ تەواو بوو فانتەشروا فی الأرض، بڕۆن بڵاوە بکەن لەسەر زەویە، کاسبی بکەن، وابتغوا من فضل الله، ئەمرمان پێەکا بڕۆن کاسبی بکەن. بەڵام لە کاتی کاسبیەکەیشا ذکری خوا و یادی خواتان لەبیر نەچێ، یعنی حرام مەکەن، بە دوای کاسبی حەڵاڵە بگەڕێن. و هەروەها خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە شوێنی ترشا فەرمێ هو الذي جعل لكم الأرض ذلولا، خوای تەعالا ئەم زەویەی بۆ ئێمە زەلیل کردووە، فامشوا في مناكبها، بەسەر ئەم زەویە ڕێ بکەن، بەڕێگاکانی ئەم سەر زەویە ڕێ بکەن و بجوولێن و هەوڵ بدەن و کۆشش بکەن، وەکولوا من رزق الله، و کاسبی بکەن و نانی حەڵاڵ دەرکەن و لە ماڵی حەڵاڵ بخۆن. هەروەها خوای تەعالا ئەفەرمێ قل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون، هەوڵ بدەن، کۆشش بکەن، کاسبی بکەن، عمل بکەن، کار بکەن، خوای گەورە تەماشای کارەکانتانەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شانازیەکە بە کارە جوانەکانتانەوە بە کاسبیە جوانەکانتانەوە، هەروەها ئیماندارانیش شانازی پێوەکەن و سوودی لێ وەرەگرن. ئای ئێستا تاجری باش هەبێ و پیاوی باش هەبێ لە ئەم سموودە بۆ نمونە لە ئەم ڕزگاریە، ئەگەر یەک معمەلێکی گەورە بکاتەوە هەزارەها گەنج بخاتە ناو ئیش و کاسبیەوە، چی جێ شانازی مسلمانانە. خۆشەویستەکانم، کاسبی کردن پیشەی پێغەمبەرەکانە سەڵات و سەلامی خۆیان لێبێ. نوح عليه السلام نەجاری کردووە، خوای تەعالا ئەمری پێ ئەکا سەفینەیەک دروستکە بۆ ڕزگارکردنی خۆی و مسلمانان. ئیدریس خەیات بووە،
پیشەی بەرگدورین بووە شانازی پیاوە ئەکرێ کە ئەم پیاوە لەگەڵ هەر دەرزیەکە کە ئەیچەقێنێ بەو جلەیە و کە دەری ئەکا زکری خوا و تەسبیحاتی خوای کردووە لەگەڵ هەر دەرزیەکە ئەو کاتە مەکینە نەبووە ئەو کاتە بە درومان بەدەست بووە يعقوب عليه السلام شوان بووە مەڕی بووە يوسف عليه السلام وەزیر بووە لە دەوڵەتە و خزمەتی مسلمانانی کردووە و دەوڵەتی بەکارهێناوە بۆ خزمەتی مسلمانان موسى عليه السلام 10 ساڵ شوانی کردووە وەکو لە قورئانە خوای تەعالی باسیەکە و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باس پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانمان بۆ ئەکا کە پاشا بووە خۆشەویستەکانم خۆی و کوڕە و ئەولادیشی لە پاش خۆی پاشا بوون بەڵام ئەم پێغەمبەرە بەڕێزە بەدەستی خۆی بە عەرەقی ناوچاوانی خۆی نانی خۆی دەرکردووە پاشا بووە بەڵام کاسبی کردووە حەدادی کردووە کە ئەویش بریتیە لە داود عليه السلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما أكل أحد طعاما قط خير من أن يأكل من عمل يده هیچ کاتێ کەسێک نانێک ناخوا لەو نانە باشتر بێ کە ئینسان بە عەرەقی ناوچاوانی خۆی و بەکاری دەستی خۆی دەری کردبێ و شانازیەکە پێغەمبەر ئەفەرمێ وإن نبي الله بۆ ناوی ئەم نەبیە تێرێ چونکە ئەمە مەلیک بووە پاشا بووە داود عليه السلام كان يأكل من عمل يده بەدەستی خۆی کاسب نانی دەرکردووە و پێغەمبەری خۆشمان صلی الله عليه وسلم لە زەمانێک لە زەمانەکانە شوانی کردووە لە زەمانێکی ترا تجارەت و کاسبی کردووە يعني ڕۆژێ لە ڕۆژان حتى ئەبوو بەکری صدیق ئەبێ بە خەلیفەی مسلمانان لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێ بۆ بازار بە بەیانیەکە ئەچێ بۆ بازار تا ڕۆژێکیان عومەر ئەیبینێ پێ فەرمێ ئەی خەلیفەی ئیمانداران ئەگەر تۆ بچی کاسبی بکەی لەناو بازارڕا بەڕاستی دوایی کاروباری مسلمانان لەم لاوە تعطیل ئەبێ و پەکیەکە فێ بۆیە داوات لێ ئەەکەین تۆ کاسبی نەکەی بێی دانشی تا ئەگەر پێویستیاتێکی مسلمانان هەبوو جێبەجێ بکەی یعنی زەختی لێ ئەەکەن و معاشێکی بۆ ئەبڕنەوە لە دەوڵەت کە لەو کاتە بە بڕانەوە ئەی بڕێتەوە بۆی ئەفەرمێ ئەوەنە بۆ دیاری ئەەکەین ئەوەنە مەعاشت بۆ دیاری ئەەکەین ئەوەنە مەسەلەن خواردن ئەوەنە و کاتە مەعاشی و کاتە چۆن بووە بۆ دیاری ئەەکەین ئیتر تۆ کاسبی مەکە ئەبوو بەکری صدیق قبوڵێکەوە پاش ماوەیە دێت و ئەڵێ عومەر ئەگەر ئەوەنە بێ من مەجبورم بڕۆم کاسبی بکەم چونکە ئەوە بەشم ناکە من میوانم دێ ماڵ و مناڵم هەیە ئەگەر مەعاشەکەم ئەوەنە زیادکەن خەلیفەی ئیماندارانە داوا لە عومەرەکە ئەڵێ مەعاشەکەم بۆ زیادکەن تا کاسبی نەکەم لە بازاڕا و بتوانم ئیدارەی کاری مسلمانان ئەنجام بدەم یعنی ئیدارەی دەوڵەت بکەم سیرکن برا بەڕێزەکانم بۆیە لە ئیسلامە حرامە ئینسان دانشێ لە ماڵە ئەگەر توانای هەبێ لە ئیسلامە حرامە ئینسان سوال بکا و دەست لە خەڵک پام کاتەوە ئەگەر توانای هەبێ و بتوانێت کاسبی بکە لە سەردەمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم سەیری ئەم بەسەر هات و چیرۆکە بکەن کە زۆر کاریگەرە کابرایەک دێتە لای پێغەمبەری خوا لەناو ئەسحابەکانیدا دانیشتووە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا ماڵ و مناڵم حاڵیان زۆر خراپە برسیمانە یارمەتیم بدە یعنی شتێکم بەرێ پارەیەکم بەرێ تاوەکو بتوانم بۆ ماڵ و مناڵم سەرفی کەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سیر شکل و شێوەیەکە ئەم پیاوە گەنج و عیبە گەنج دەست لە خەڵک پان کاتەوە عیبە گەنجێ لەناو مزگەوتە لە پاش نوێژەگەڵ ئەسێ ئەگریە لەناو خەڵکا و ئەڵێ خەڵکینە من نان نییە مناڵەکانم لە برسە ئەمرن ئیجاری خانوەکەم نییە عیبە گەنج عیبە ئەوا بکە ئەگەر پیاوێک بێ بەتەمەن بێ نەیبێ ماڵ و مناڵی نەبێ کوڕی نەبێ کەسی نەبێ عایلەیە زۆر لەسەری بێ یان قەرزاریەکی زۆر هاتبێتە سەری یان وەکو خوێنێک هاتوێتە سەری و وەزعی لێ تێکدا بێ قەینا بەڵام گەنجی هەڵسێ داوای یارمەتی لە خەڵک بکە و سوال بکە عیبە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆری پێ ناخۆشە بێ بۆیە پێ ئەڵێ ئەی گەنج چیت هەیە لە ماڵەوە ئەویش ئەڵێ بڕێ غەراز باسەکە ئەڵێ ئەوەم هەیە و ئەوەم هەیە بڕێ غەرازی ناو ماڵ ئەفەرمێ بڕۆ بیهێنە غەرازەکان ئەوەی کە مەسەلەن زۆر پێویستی مناڵەکانت نییە بیهێنە ئەی هێنە کابرا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ناو ماڵی ئەو کاتە کەم بوو گورە 20-25 ساڵ پێش ئێستا ئێمەش ناو ماڵەکەمان هەر بوخچەیەک بوو ئەمان داوەشانە کابرا ئەی هێنێ دائێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ کێ ئەمە ئەکڕێ کابرایەک ئەڵێ ئەی پێغەمبەری خوا من مقدارێ پارە ئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کێ زیاتر ئەدا کابرایەکی تر هەڵسێ زیاتر ئەدا لەبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر ئەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیدا بە ئەو کابرایە کە زیاتر ئەدا پاشان
باشێک لەو پارەیە ئەدا بە کابرا ئەڕێ بڕۆ بیدەرە خواردن بۆ ماڵ و مناڵەکەت و دوایی بێرەوە بەشەکەی ترشی ئەدا پێی ئەڵێ بڕۆ بیدە بە تەورێک کابراش ئەڕوا ئەیدا بە تەورێک و دێتەوە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ بڕۆ با ئەوە نەڕۆژ چاوم پێت نەکەوێ بڕۆ دار ببڕۆ و لە بازار بیفرۆشە کابرا دوای ئەو ڕۆژانەی کە پێغەمبەر بۆی دیاری ئەکا دێتەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سیرکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕئیسی وڵاتە خاوەنی خەزینەی گەورەیە گشتی لە بەردەستایەتی بەڵام مسلمانان فێر ئەکا دەستپان نەکەدەوە مسلمانان فێر ئەکا فێری ئەویان ئەکا کە چۆن ئیش بکەن چۆن فێری ئیش بن زۆر زەرورە حاکمی وڵات کاربەدەستی وڵات ئاوا خەمی تاکی ملەتەکەی بخوا بە تایبەتی گەنجان دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ فەرمێ کە دێتەوە کابرا ئەڵێ چەندێک دەرکرد ئەڵێ ئەوە نەم دەرکردو میقدارێ ئەڵێ دەی بڕۆ خواردنیان بۆ بسێنە کەلپەلیان بۆ بسێنە بۆ مناڵەکانت کوڕم عیبە تۆ دەست لە خەڵقان کەیتەوە ڕووی خۆت زەلیلکەی لە ناوی خەڵکە عیبە سوال بۆ گەنجی مسلمان نهاتوە بۆ گەنجی نهاتوە کاسبی بکا بتوانێت کاسبی بکا دەست لە خەڵقان کاتەوە پاشان ئەوە ئەفەرمێ کە من وتم کە لە سێ حاڵەتە دروستە ئینسان سوال بکا حاڵەتەکانیش لە پێشە عەرزم کردن للروايات كتيرة أفرمي في غمر صلى الله عليه وسلم لأن يأخذ أحدكم حبله فيحتطب على ظهره خير له من أن يأتي رجلا فيسأله أعطاه أو منعه كسيك لأيوة أجر حبلك بتك بياكا وتوري بياكا بروا دار ببري بخات سرشاني بيفروشي زور لو بر يسترو جوانترو شاكترو كداوا لك لم ولو بكا يان أيدن بي يان نايدن بي أما صفاتي إنساني إيمان دار نية إنساني إيمان دار من زور شانازية كان ببياوي كي بيري بتمنوا كالسر جعدا كان واستاوا ببياوي بيري بتمنوا نك بكتشيكي بجنيكي جوان يا بكتشيكي جوان لسر جعدا كان واستاوا نا ببياوي كي بيري بتمنوا لسر جعدا كان سؤال الله كابا مزقوتا كان بقري احتياجي شو محتاجي شو بلام كل نسي بدسي ويتي أيدا بأم سيارك أو سيارك روجانا 5-6 دیناری دەسەکەوێ ئەوە شەرەفە ئەوە عزەتی ئینسانی مسلمان ئاوایە یا پاکەتێ جاجکی پێیە ئەی فرۆشێ ئەوە عزەت نییە ئینسانی مسلمان لە ماڵا دانشێ و پابنانتە سەر پا و داوا بکە لە مولە و یارمەتی بدەن خۆشەویستەکانم لە ئیسلام پەیوەندی نێوانی کرێکار و خاوەنکاری دیاری کردووە ئەمە زۆر جار خەڵکانێک هەیە نەعوذ بالله و ئەزانن ئەم ئیسلامە تەنها دینی نوێژ و عیبادەت و ڕۆژ و ئەوانەیە بۆیە زۆر جار هەندێک کەسێ کاکە بۆ خۆتان نوێژ بکەن بۆ خۆتان ڕۆژ و بگرن ئیتر واز لە خەڵک بێنن یعنی واز لە دنیا بێرن با حکم بەدەست ئێمەوە بێ بە کەیفی خۆمان بکوژ بە بڕ بین بەڵام بێڵن بۆ خۆتان ئێوە بۆ خۆت نوێژی خۆتان بکەن کاکە وانە ئەم ئیسلامە بەرنامەی ژیانە ئەم ئیسلامە بەرنامەیە کە خوای تەعالا دایناوە ئەبێ هەر لە کار بەدەستی گەورەوە حتا فەقیرێکی هەژاری بنماڵ پیاوێکی پیر مناڵێک ئەبێ لەسەر ئەم دینە بڕۆ ئەگینا ئەگەر لەسەر دینەکەی خوا و لەسەر بەرنامەکەی خوان نەچێ دنیا هەمووی تێکەچێتە ملیەکە ئەو کاتە کۆمەڵێک ئەبن بە خاوەنی هەموو شتەکان وە کۆمەڵێکیش لە برسا خەریکە ئەمرن ئیسلام ئەمانە هەمووی قەدەغەکە بۆیە ئیسلام بەرنامەی بۆ هەموو شتەکان داناوە یەکێ لەو شتانە کە بەرنامەی بۆ داناوە یاسایەکە ئیسلام بۆ ئەوەی کە خاوەنکار و خاوەن ئیش ئیتر دەوڵەت بێ یان دەوڵەمەنەکان بێ چۆن معاملە لەگەڵ کرێکارە ئەکەن کە لە ژێر دەستیانە مۆزەف بێ ئیتر کرێکار بە هەموو نەوعەکانی بە فەرمانبەر و بە هەموو نەوعەکانی چۆن معاملە ئەکەن لە ئیسلامە حەق و حقوق دیاری کراوە تۆ مافت هەیە ئەگەر چەند گەورە بی چەند کار بەدەست بی بڕێ مافت هەیە و هەروەها بڕێکیش حەقت لەسەرە بڕێ واجباتیشت لەسەرە هەروەها من و تۆیش بڕێ حەقمان هەیە و بڕێ واجباتیشمان لەسەرە ئەو حەقانەی کە ئیسلام دایناوە لەسەر ئەو واجباتانە لەسەر خاوەنکار کە دایناوە وەکو حەقێکی کابای کرێکاریشە یەکەم حەقی مادی ئەویش ئەوەیە لە کاتی خۆیان معاشی بیتێ لە کاتی خۆیان کرێکەی بیتێ کابرا ئەگەر بە مانگانە لای تۆ ئیشکا وەکو فەرمانبەرێ ئەبێ لەسەری مانگە کرێکەی بیتێ کابرا ئەگەر ڕۆژانە لات ئیش بکە ئەبێ لە کاتی تەواوکردنی ئیشەکەی ڕۆژە کرێکەی بیتێ مەگەر خۆی قەرار بدا قەرارێک لە بینتانە هەبێ بڵێ ئەوە نەیتر پێ تێدەم ئەگینا دروست نییە ئەبێ یەکسەر پێی بدەیت
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لم بارەوە طبعا آياتمان هي حديثمان هي خوای تعالى لقرآن أفرمي ولا تبخسوا الناس أشياءهم ولا تعثوا في الأرض مفسدين كاري كسبك مزانة كابرا حقك يا لسرد حقك جيب جيبك وهروها بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي اعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه كابراي كريكار كريكي بري بيش أوي عرقي ناو تشاواني وشك ببيتوا كاك أجر هتب ونايدي بي ما دام موعدك موعدك أجر روجانة بي أبي روجانة بيتي أجر هفتانة بي هفتانة أبي مانغانة بي أبي مانغانة بيتي ما بي تاخيري كي چونك أو كابراي كريكارا جياني لسر جياني خوي ومالو منالي لسر أو معاشه أجر نيديتي أبي بروا سوال بكا قرز بكا قرك لي بسريا زليل أبي روي ناية الرواتة ناو كوملقا وناو مجتمع حقي بدني إسلام ما في جستيشي داوة حقوقي بدني أوش لإسراحتها يعني لبشودان وحقك شداوة للرعاية تندرستي يعني شون يعني إسلام حقي بشوداني داوة خوي تعالى لقرآني بيروزة أفرمي لا يكلف الله نفسا إلا وسعها مروف أبي بجوري تواناي خو زختي ليبكي ولا حديث ترشا بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي أو براياني كخواي جورا خسوني تجير دستان يتر موظف كريكارن هر إيش المهم لجير دستي تويا يا شاغرد يك لدكانك إيشك بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي فمن كان أخوه تحت يده هر كسي برايكي مسلماني لجير دسي أبو أفرمي فليطعمه مما يأكل لو خواردني بريك خوت لي أخوي وليلبسه مما يلبس ألو كالبلب كربري كخوت أي كي تبرد ولا تكلفوهم ما يغلبهم باري مدر سريع كتواناي نبي كابرا فإن كلفتموهم أي أجر باري كدا سيرت كد مثلا بيدود فردي داك رسيلك أي فردك قرصة بيغمري خاص الله سبحانه فرمي فأعينوهم خوتش دزباري با باتو دولة من يجبي با مسؤولي كي جورا يجبي ككابرا ناتواني خوتش يارمتيشي با هروها الرعاية صحي لاني تندرسي او كساني كالجير دسي ايوان ابي لاني تندرسي اگر توشي كيشي بو توشي نخوشي بو ابي ارمتي بي ابي كاري بو اسان كي ابي بي بو مستشفى ابي بي بو عياده ببي اويك شريعه ديالي كردوا طبعا اما زياتر حكومته موظف اجيني وهروها او خاون كومبانيانيك كومبانيان هي وخلق لجردسي عنايا يا او دوله معنانيك بريك ريكاروش لجردسي عنايا هروها حقوق اجتماعي شي داري كردوا يعني ما في كوملايتي شي دياري كردوا بيغمري خاص الله صلى الله عليه وسلم لحديثي صحيحه افرمي هر كسي كريكاري ايما به هر كسي لبردسي ايما يجبكا اگر جني نبو جني بو اهينين اما زور مهمه خوش يسكان حزكم اما زور ورد ببينوا حزكم اوي كمسؤوله واوي كهربدسته باش جويبو اما بقري استعمل اوروبا تطبيق كريم حديثا لولاتي ايما تطبيق ناكري بداخه مع الاسف لولاتي بيغمر لولاتي كاسلام اما جيب ناكري بچكي مسلمانان در بدرن گنجي مسلمانان بيجنو بهاو سرن توشي گناح تاوان دين همو الى سري دسلات دارو كار بدستانه همو الى سر دوله من كان ام تاوانا بيغمر صلى الله عليه وسلم افرمي اوي جني بو اهينين اوي سياريني يعني شتيكين يا كبي برا ايه ما بوي دابينكين وهروها بيغمر صلى الله عليه وسلم افرمي اوي خانويني يا خانوي بو دابينكين سبحان الله اما لكويا هبوا اما لسردمي بيغمرات شي دولتي اما يهبوا سير كان الاسلام هذا افرمي جقل لما هر كسي يتر زياب خوا دزي او بدزي بو حسابه كابرا ماري بو دابي نكري جني بي ادري اتنابي الرشوه بخوي جند بو اهين ري خانود بو دروس اكري اگر بيويست بشتيك بو بسياري بشتي بو دابين اكري اگر بيويست حتى پیغمبر صلى الله عليه وسلم فرمي اگر خدمتكار گرك بو لمالا بيويست بخدمتكار بو خدمتكارك شي بو دابين اكري لمالا سبحان الله سي اما فانكن باش انا فرميت جقل لما هر كسي بروا عيلا او لا بكاد الرشوه بخوازيا بخوا ودزيه خواي قورا لي قبولناك هروها لسر كابراي كريكارش اسلام بري مافوشتي داناوا بيويست جيبجي بكي يعني بري واجبات لسري كابراي كريكاري شلون حقي هي واجباتي شي لسره يكم يعني ابي امانه بباريزي تو كموظفي ككريكاري ابي ايش بجواني بكي باور بكن كريكاري وان بيني ولا مزقوتا ايشي كردوه هاتوا لمزقوتا ايشي كردوه طبعا ليره نعم باسي شوني كاكم
لە مزگەوتە ئیشی کردووە من لە ژووری مزگەوتەکە لە شوێنێکە تەماشام کردووە طبعا بە ڕۆژانە ئیشی کردووە ئەوە نییە بڵێ ئیشەکە تەواوکە بە ئەوەنە نه ڕۆژی ئەوەنەی پێ بدرێ ئەم کابرایە کە من لە دەرئەچووم سیرمە کرد بۆ خۆی دانشن یعنی نەک یەکێت سێ و چوارێکون بەیەکەوە دانشتن ئیشیان ناکرد کە من دەرەکەوتم دەستیان نەکرد بە ئیشکردن ئەو ئەمانەت نەپارێزیە بکە خۆشەویستەکانم پێویست ناکات تۆ چاودێرت لەسەر بێ تۆ کە مۆزەفی کە مامۆسای کە هەر کار و کاسبیەکت هەیە هەر ئیشێک کرێکاری بۆ ماڵێک ئیشەکەی دوکانداری و شاگردی لە بەردەستی کەسێکە ئەبێ ئەمانەتەکە بپارێزی وە پێی توانای خۆت ئەبێ درێغی لە ئیشەکە نەکەی نابێ فێڵی تیا بکەی ئەمە نەکبەتیە بۆیە ئەو کەسانە ئیشان لە ئەخیرا بێ ئیشە بن دوای گلەیشەکەن لە خوا لە پێغەمبەر گلەیەکەن ئیش نەما ڕزق نەما والله ئەو کەسانەی ئەمانەت پارێزن لەو کفری لای ئێمە کابرایەک بوو ئەمانەت پارێز بوو والله لە بێ ئیشیشە بەدەست ناکەوێ وعدی دەڕۆژ 15 ڕۆژی دائیمەن داوە کە ئەگەر ئیشێکت پێ بوایە ئەبوایە دوای 15 ڕۆژ بۆتی بتی خستایەتە سرەوە چونکە ئەو کابرا ئەمانەت پارێز بوو کاتێ ئیشێکت پێ ئەدا پێویستی ناکرد تۆ پێی بڵێ زۆر بە جوانی ئەیکرد دوای ئەهاتیتە شوێنەکە واتەزانی ئیشی تیا نەکراوە هەروەها خۆشەویستەکانم جوانکاری لە ئیشە ئەویش هەر بەشێکە لەوەی کە پێشوو باسمان کرد مسلمان ئەبێت جوانکار بێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ هەر کەسێ غەش لە ئێمە بکە لە ئێمە نییە هەر کەسێ فێڵباز بێ لە ئێمە نییە یعنی لە مسلمان نییە ئیتر کەیفی خۆیەتی هەر ناوێک لە خۆی ئەنا یعنی ئێستا لە وڵاتی ئیسلامە مۆزەفمان هەیە کاربەدەستمان هەیە وەزیرمان هەیە هەر مەسئولیەتێک کرێکارمان هەیە ژنمان هەیە لە ماڵەوە غەشی کرد لە کارەکەی خۆیە ئیتر ئەوە با بۆ خۆی ناوێکی تر لە خۆی بنا لە ئومەتی ئیسلام نییە وهروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه خوای گەورە پێی خۆشە هەر یەکێکتان کارێکتان کەوتە ژێر دەست بە جوانی کارەکانتان بۆ نەسەر والله بۆ خۆت باشە بۆ سمعەتی خۆت باشە پێش ئەوەی بۆ قیامەت یعنی هە بۆ دنیای خۆت باشە ئەگەر جوانکار بی پێشی قیامەت هەروەها خۆشەویستەکانم ئەو کەسانەی کە کرێکارن ئەبێ تاعەتی ئەو کەسە بکەن کە لە ژێر دەستیان یعنی من کە مۆزەفێکم لە دائیرەیەکە ئەبێ ئەو بەرپرسەی سەرەوەم کە ئەگەر ئیشێکی دا بەسەرما ئیشەکەی ناشەرعی بۆ بێ بە قسەی بکەم تۆ کوڕی لە ژێر دەست باوک تا ئیشەکەی ئەبێ بە قسەی باوکت بکەی ئەگینە ئیشەکان ناڕوە خێزان لە ماڵەوە ئەبێ بە قسەی مێردەکەی بکە ئەگینە دنیا ناڕوە دنیا وا ئەڕوە ئەبێ دائیمەن کەسانێک هەبن سەرپەرشتی ئیشەکان بکەن و ئەگەر شتی ناشەرعیان نەوت ئەبێ ئێمە گوێڕایەڵیان ببین ئەوش لە ئاەتە و لە حەدیثی شاهاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسێکە و یەکێکی تر لەوانە و کاتەکە لەبەرەوەی درەنگە من هەر چەند دەنگێکی پێئاگەشتم یەکێکی تر لەوانە پاراستنی ئەسرار و نهێنیەکان خۆشەویستەکانم تۆ لە شوێنێکا کارێکەکەی کرێکارێکی لە ماڵێکا کارێکەکەی شتێکت بینی لەو ماڵە شتێکت بینی لە کاتی ئیشکردنە شتێکت بینی غەریب بوو لەلات شتێکی ناشرین بینی ویسمی پۆشە مسلمان ئەبێ سڕی خەڵک بپۆشێ سڕی ئەو کارەی ها لە ژێر دەستیا ئەبێ بیپۆشێ نابێت سمعەتی خەڵک بشکێنێ نابێ ئەسرار و نهێنیەکان بدرکێنێ ئەمەش یەکێکە لەو شتە گرنگانەی کە پێویستە ئینسانی مسلمان کرێکاری مسلمان مۆزەفی مسلمان وەزیری مسلمان ئەبێ ڕەچاوی بکە داواکارم خوای گەورە بخاتن ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی ئیسلاحمان بکەی یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە ئەگەر کارێک کەوتە ژێر دەستمان بە جوانی ئەدای بکەین خوایە ئەگەر کەسانێکی کرێکار و مۆزەف کەوتنە بەردەستمان و ئێمە مەسئولیان بین یا ڕەبی بەو شێوە معامەلەیان لێ بکەین کە تۆ و پێغەمبەرەکەت پێیان خۆشە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی و نەخۆشانی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوایە وڵاتمان کوردستانمان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە کار بەدەستانی ئەم وڵاتە دادپەروەر و ڕێک و پێک بکەی یا ڕەب العالەمین خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت وڵاتمان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری لە تەماحی هەموو دژمنێک بمان پارێزی یا ڕەبی خوایە ئەوانەمان کە لەبەر خاتری تۆ لەبەر خاتری پاراستنی ئەم ملەتە و ئەم نیشتیمانە سێنیان خستۆتە بەرگول لە خوایە بیان پارێزی خوایە زیاتر و زیاتر پەیوەندیان لەگەڵ تۆیە تونتر بکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خێزانەکانمان ساڵح بکەی کوڕەکانمان ساڵح بکەی گەنجەکانمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە بەرەکەت خەیتە دەغڵ و دانی کوردستانەوە بەرەکەت خەیتە ئاو و کارەبای کوردستانەوە یا ڕەبی خوایە هەروەها وڵاتانی تری ئیسلام لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری ئامین ئامین